حوت ساڵ لەمەوبەر براک ئۆباما لە نێوەندی سستیەکی ئابووریدا پۆستی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای وەرگرت. لەو کاتەوە تا ئێستا بێکاری بە ڕێژەی لە سەدا 50 کەم بۆتەوە و نزیکەی 13 ملیۆن کاری نوێش هەبوون. بەڵێ ئابووری گەشەی کردووە، بەڵێ کاری زیاتر دروست بووە، زانیاریەکان لەسەر بازاڕی کار باشن و ئاماژەش هەن لەم ساڵیدا گەشەی زیاتریش بکات. بەڵام لە پشت ئەو ژمارانەوە وێناکردنیەکی جۆراوجۆر هەن، یەکێکیان لەوانەیە بە مانای نادیاری بێ لە ئابووری ساڵی 2017 وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. توانایشی لە ڕادەبەدەری بەرهەمهێنانمان هەیە، بەڵام داواکاریەکان کەمن. یەکێکیش لە هۆکارەکانی لاوازی ئابووری جیهانیە. بۆ ساڵی داهاتوو ئاماژەی زۆر هەواڵی ناخۆش هەن لەسەر ئابووری چین. لە ساڵی پاردا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما نزیکەی 200 ملیۆن دۆلاری تەرخان کرد بۆ یارمەتیدانی گەشەکردنی زیاتری کەرتی تایبەت لە ڕێی ڕاهێنانی تایبەتەوە بۆ ئەو ئەمریکایانەی باری داراییان لە ئاستی مامناوەندیدایە. ئەم بەرنامەیەش کاریگەری خۆی هەبووە لەسەر ڕەخساندنی دەرفەتەکانی کارکردن. مەرج نییە بڕوانامەی کۆلێژ ببێتە متمانەی کار. بڕوانامەیەکی کۆلێژت هەیە، بەڵام بە شوێنی کارێکی تردا دەگەڕێیت. ئێستا لەم نێوەندەی ڕاهێنانە توانای خەڵک زیاد دەکرێت بە شێوەیەک لە هەر شوێنێکی وڵاتەکەدا بێت بتوانێت ئیش بکات. بۆ کاندیدەکانی هەڵبژاردنەکەی ئەم ساڵی 2016 سەرۆکایەتی ئەمریکا لەگەڵ دۆسیەکانی ئاسایشی نیشتیمانی و بەرەنگاربوونەوەی تێرۆر و کۆشبەریدا ئەم دۆسیە ئابووریەش گرنگە تا متمانەی دەنگدەران بەدەست بێنن، وەڵێ هێشتا وردەکاری ڕێبازی ئابووری خۆیان نەخستۆتە ڕوو. لە ئێستادا کاندیدەکان سەنگیان خستۆتە سەر هەڵبژاردننی بەرایستانی نیو هامشەر و بەردەوامیشن لەسەر بەرەنگاربوونەوەی یەکتر. هەندێک کەس پێم دەڵێن میانەڕە و بە شانازی و میانەڕەوم. هیلاریش وەها دەڵێت، بەڵام ناتوانیت ڕۆژێک بڵێ میانەڕەوم و ڕۆژێکی تریش لیبرال بیت. هەندێکیش لە باشترین هاوڕێکان میانەڕەون. میانەڕەوانم خۆش دەوێت. تا ڕادێک خۆشحاڵ بووم بەوەی سەناتۆر ساندرز بووە چاودێر بەسەرەوەی چێر لیبراڵە، چونکە بەپێی ئەوەی لە توێتەر و ڕاگەیانەکاندا لە هەڵمەتەکاندا هەن، بەراک ئۆباما جۆ بایدن نابنە لیبراڵ. ئەمە ئیتر بێزارم ناکات، چونکە دەزانم لە کوێدام و دەشزانم چێ لەگەڵ منە و دەشزانم چیم کردووە. لەگەڵەوەشدا کە دۆناڵد ترامپ بۆ یەکێک لە پێشەنگەکان مایەوە لە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی ئایاوەدا، بەڵام بەسەرکەوتن بۆی ئەژمار نەکرا. وەلێ کوڕەکەی چاوی لە هەردووستانی نیو هامشەر و ساوت کارۆلاینایە تا باوکی ببێتە کاندیدی سەرکەوتوو. ئەمە ململانیەکی بەردەوامەوە هەر لەگەڵیدا دەڕۆیت و ئەمەش هەرگیز لای باوکم نابێتە کێشە. ئەو وزە و توانایی هەیەی لەم هەڵمەتەدا شتێکە بەڕاستی سەیرە. لەگەڵەوەشدا کە ژمارەیە لە کاندیدەکان کشاونەتەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی، بەڵام زۆرێک لە دەنگدەرانی ئایەوە دەخوازن بژارەکان بۆ هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێلەری کلنتنی دیموکرات و مارکۆ ڕۆبیۆی کۆماری بن.